بەخۆی هەرێمی کوردستان کۆمەڵێک کێشە هەن بەڵام ئەو کێشانە بوونەتە مای ئەوەی کە هەمیشە مافەڕەوەکانی کورد دۆزی ڕەوای کورد بەرە و دواوە بگەڕێتەوە هەنگاو بنێ پرسی سیاسی لە هەرێمی کوردستانیش بۆی ئەو ملمانی سیاسانی کە لە ڕابردوو هەبووە هەمیشە وەستاوە یان دوا کەوتووە بنمونە چەند ڕووداوێک لە ڕابردوو ئەوەی ئێستا کە گرنگە ئێمە کاری لەبەوە بکەین یەک ڕێزی نێوماڵی کووردە یەک ڕێزی لایەنە سیاسەکانی هەرێمی کوردستانە یان لە هەر هەموو پارچەکانی کوردستان بۆ ئەوەی یعنی کوردیش وەکو میلەتانی تر وەکو با بڵێن وڵاتانی تر ببێتە خاوەن کیانی خۆی ئەوش بۆ دەکرێت یەکەم پرسێکی نەتەوەی کە لایەنەکان کۆ بکاتەوە کە لە ساڵی 2012 ئەوانە کە یەکێتی نەتەوەی کورد چەندین کۆبنەوەی ئەنجامدا لە کوردستانی باکوور لە ڕۆژهەڵات لە ڕۆژئاوا لە هەرێمی کوردستان ئەمانە تا ئاستێکی باش هەنگاوی باشی بردە پێش بەڵام دواتر تۆزێک یعنی وەستانی بەخۆی دیت یان ململانەیەەکە وای کرد کە کۆبنەوەکان کەمتر بنەوە بەڵام ئەوەش باشە تا ئێستا ئامانجەکە ماوە ناوە دەبینین کە نەکە کۆبنەوە دەکا و کار لەسەر نزیک بوونەوەی لایەنەکان دەکا بە تایبەت ئەوەی ئێستاش کە هەڵبژاردننی پارێزگەکانی عراقی هاتوتە پێشەوە دیسان لە هەرێمی کوردستان لیستێکی هاوپەیمانی کوردستانی ڕاگەیەندراوە کە بۆ یەکەم جارە بە معارەزە و بەشدار لە دەسەڵات بەشداریان تێدا کردووە پێمایە تا ئێستا گەیشتوتە 24 لایانی سیاسی ئەمەش کارێکی زۆر باشە بەڵام ناشکرێ پشت لە کوردستانی ڕۆژئاوا بکرێ لە باکوور بکرێ لە ڕۆژهەڵات و لە ڕۆژئاوا بکرێ بۆیە دەبێ ئەمانە هەمووی بکرێنە یەک پرس واتە هەموو لایەنەکان واز لە بەرژەوەندی حزبی بێن لە نێو ماڵی کورد یەکریز بن. بابەتی یەکێتی نەتەوەی بابەتێکی تازە نیە هەر لە دوای ئەوەی کە ئەو ناوچەیەوە تا کوردستان بەسەر چوار دەوڵەت دابەشکرا بەردەوام ئەوڵی زۆرا و زۆر هەبووە کە بۆی کە یەکێتی نەتەوەی یەکێتێکی نەتەوەی لە نێوان پارچەکانی کوردستان دروست بکرێت بەڵام بەداخۆ زۆرینەی ئەو هەوڵانە شکستی هێناوە ئەگەرچی لە دوای 2010 هەوڵەکان زیاتر چڕ بوونەوە بۆی کە چەندی دار و کۆبنوێک لەسەر ئاستی حیزبەکان و لەسەر ئاستی کەسایەتەکانی هەر چوار پارچەکرا بەڵام بەهۆی ئەو دابەشبوون و دابەشبوونانی کە بەشێک لە پارتەکان بەسەر ئاراستە لە هەر چوار پارچەی کوردستان بەسەر وڵاتەکانیان یان تێکەڵیەکەیە لە نێوان حیزبەکانی پارچەکان کە بەرژەوەندی جیاجیا دروست بووە و کۆک نەبوون ینی لەسەر کۆمەڵێک پرانسیب کە دەکرێت ببنە ئەساسێک بۆ دروستکردنی یەکێتێکی نەتەوەی بەتایبەت ئێمە لەو قۆناغی ئێستای کوردستان زۆر پێویستمانە چونکە هەڕەشەکان وەک دەبینین لەسەر هەر چوار پارچە بە ئەندازە یەک هەیەوە زۆربەی ئەو وڵاتانی کە کوردستانیان بەسەر دابەش کراوە ئەوان لە نێو خۆیاندا یەکگرتوون لەسەر دژایەتیکردنی پرسی کورد بەڵام بەداخەوە دەبینین بەهۆی وەک باسم کرد ئەو دابەشبوون ئەو کێشە قوڵانەی کە لە بینی حیزبەکان هەیە و ئەو ئاراستە و بیرکردنەوە جیاجیانە وای کردووەکەوە باسانی نەگەنە کۆمەڵێک خاڵی هاوبەش ئێمە نامانێوانە ببنێک بەڵام پێویستە کۆمەڵێک پرانسیب دروست بکرێت بۆی کە کاتێکە هێلی سوور بن بۆ مەسەلەی نەتەوەی و ببنە کۆمەڵێک خاڵ کە هەموو لاگ لەسەری کۆک بن.